بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەین لەگەڵ مامۆستا جەلالی ساماغا کەسایەتی دیاری کوردستان. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. خۆشتان بەخێر بێن. مامۆستا تۆ لە دەورێک وەکو کرای بەڕاوێژکاری دارایی و ئابووری ئەمە چۆن بوو خۆت داوات کرد یا داوایان لێکردی؟ سەر داوا بوو. بەڵێ ئەوەڵ جار ڕاوێژکاری دکتۆر فواد بووم. بەڵێ دکتۆر فواد مەعسووم. بەڵێ اینجا دوای ئەو لە وەزارەتی مالیە کۆبوونەوەمان هەبوو تازە حکوومەت دروست بوو. ئەو کاتە حکوومەتەکە یەکگرتوو بوو یا یەکگرتوو بوو؟ بەڵێ یەکگرتوو. بەڵێ یەکگرتوو بوو، دوایی بووە بە دووگرتوو. بەڵێ دوایی بووە بە یەکگرتوو جاری. بەڵام زەرێکی زۆرمان تیا کرد. ئەو ڕاق کەوتا کوتوب کەوتا. بەڵێ ئەو وەزیری دارایی چێ بۆ ئەو کاتە مامۆستا؟ وەزیری دارایی کاک ڕەفعەت بوو. نە ئەوەڵ جار کاک دارۆ بوو، دارۆی شەغنۆری. دوای ئەو کاک ڕەفعەت بوو، دوای ئەو کاک عەدنان موفتی بوو. بەڵێ ئیتر لە کاک عەدنانە یەکی گرتەوانێ. بەڵێ وا بزانم یا بە وەکالەت یا بە ئەسالەت شێخ بایز بوو. بەڵێ ئەی مامۆستا ئەگەر ئەو پرسیارە بکەم لەو وەزیرە داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە تۆ ئیش لەگەڵا کرد، کامیان زۆر جددیتر بوو باشتریشی کرد؟ ئەوەی کە تۆ لێ ڕازی بیت، ینی شەر نییە 100% خۆ تۆ لە کەس ڕازی نی 100%، بەڵام ڕازەکەی بەخۆی لەگەڵ هەمویان ڕێک بووم، لەگەڵ هەمووشیان ناڕێک بووم. ڕاستێ ناوێ؟ بەڵێ بەڵێ ینی لێم نووسیون لە کتێبەکەش هاتایەتی و حەوت جاریجی استیقالەم کرد. بەڵێ باسی ئەوواکەین، بەڵام مامۆستا تۆ ینی کە ڕاوێژکار بووی کە مەسەن بریکار بووی، دایما ئەوانەی کە بریکارن ڕاوێژکارن ینی لەسەر حیزبێک کار جیایە و ڕاوێژکار. بەڵێ ئەزانم. بەڵێ جەنابەت دیارە بۆ خۆ دەڵێ کە هیچ حیزبێک نەبووی. تۆ تەنها کەسێک بووی کە سەربەخۆ بووی یا خەڵکی تریش هەبوون؟ وا بزانم وەزیری عەدل سەربەخۆ بوو، کاک ڕۆژدی، دکتۆر یادگار وەزیری سەحە بوو سەربەخۆ بوو. بەڵێ تێگەی ئاوە مەسەلا من لەبەر ناسایی مام جەلال کە لە مەکتەبی سیاسی تەغییرەکانە بوو ئەیگوو فڵان کەس کە منم ئەیگوو جەلال حیسەی خۆمە، یعنی وەکو سکرتێری یەکێتی دەسەڵاتی هەیە خارجی تەشریحاتی حیزبی کە و کەسە بەرز بکرێتەوە ئەیگوو حیسەی خۆمە. و ئەگەر کتێبەکەش بخێنیتەوە ئەبینی 7 جارە 6 جارە نووسیمەتە ئیستیقالەم کردووە، هەر شتێکم بەدڵە بۆ بێوتمە بەیانی نایەمەوە بۆ دایرە ئیتر بەدڵیان کردووم. باشە مامۆستا یەکێ لەو شتانەی دیارە هەر لە کوردستان نیە، لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەک کێشەی سەرەکی ڕاوێژکارەکانن. ڕاوێژکارەکان هەمویان ناتوانن ینی ڕاستی بگێنە ئەو کەسی سەرۆک، یعنی بەدڵی ئەو قسە ئەکەن. ئەگەر تۆ ئەوەی دوێنێ یامی تێ نەخۆمەوە. بەڵێ خوێندومەتەوە خوێنتەوە. بەڵێ کە ئەڵێم بە کاگەنشاڵە من جەماعەتی پیاوی بەڵێ بە قوربان نیم. بەڵێ من ئەوەی بەدڵم بوو ئەڵێم بەدڵمە، ئەوەی بەدڵم نەبوو ئەڵێم بەدڵم نییە، لەبەرەوە من پیاوی بەڵێ بە قوربان نیم. باشە، بەڵام ئەوانەی کە بەڵێ بە قوربان بوون زۆر بوون مامۆستا ئێستاشان. هەرە وەڵڵا هەر ئەوانش میلەت ئاوا قیادە بەغەڵەت تابن. بەڵێ هەمووی ئەڵێ فەرمودەی جەنابتە و جەنابە و جەنابە. بەخوا خۆ لۆغەی احترام زۆر خۆشە، بەڵام ڕەم بە هەر مام جالمت بە جەنابی نە کەسی کەیان جەناب نەبوو تا پێیان بڵێم جەناب. تێگەی هەرەوەڵڵا کەواتە بە بڕوای تۆ ئەو ڕاوێژکارانە زەرەر لە سەرکردەکان و حکوومەتی ژەدەن؟ چاو لەبێ ناتوانانی بڵێ زەرەر، بەڵام وەکو نمونەیەک بۆ دێنمەوە ئەشێ وەزیری سەحە مستەشارەکەی مزەمید بێ
ئەشێ من کابرایەکم 47 ساڵە لەم ئیشا ئیژەکەم کاتبێکی سنفی سێم تەوەستە بڵێن تێگەشی بێ بە من بڵێ مەحاسەبە وا ئەڵێ و حساب وا ئەکرێ و میزانیە وا داندێ و حساباتی قتامی وا داندێ ناکرێ ئەبێ ئەو مستەشارە زۆر لە خۆ شارەزاتر بێ وەزیر ناتوانێت هەموو شتێ بێ ناتوانێت مهندس بێ ناتوانێت سەحە بێ ناتوانێت یعنی ئەو مستەشارە کە اختصاصی لە شتێکایە و کە وەزیر لێی نازانێت چونکە وەزیر لە تعریفی عەرەبیە ئەڵێ وەزیر مەسوون غێر مەسئول مەسوون یعنی سیانە کراوە و مەسئولیش نییە هەر غەڵەتەکە شوانی جێنەیەکی بە وەزیر بەڵام وەکیلی وەزیر غێر مەسوون و مەسئول چونکە وەکیلی مەسەلا من ئەو ڕۆژەی چوومەتە مالیە 20 ساڵ 25 ساڵ بووە خزمەتم بۆ لە بواری مالیە تێگەی نابێ من غەڵەت بکەم بەڵام ئەگەر وەزیرەکەم غەیرە اختصاسیە مەسەلا هەنگێک جار جەلال جەوهەر مامۆستا جەلال جەوهەر کراوە بە وەکیلی وەزارەتی دارایی هەنگێک جار وەزیری زەراعە کراوە بە وەکیل نەی ئەزانی بڵێ چی لەبەر ئەوە زوربەیان لە ژوورەکەی من داوامیانە کرد بۆ ئەوەی کە شتەکە چێتە بەردەمی یەکسەر هین بێت یەکسەر بزانێ چییە و چی نییە و تێی بگەێنێ اینجا بەڵێ ئیمزایکە کاکەمالی ڕەحمەتی کەمال فوئاد تۆزێک تەمەڵ بوو لە ئیشا هەنگی قەزایە هەیە ئەڵێ ئەگەر لە خلالی 2 هەفتە پێچەوانەکەی هیچ ئیسارە نەکرا کەسبی دەرەجەی قانونیەکە لەبەر ئەوە خۆشی تۆزێک هین نەبوو مەشهورە کاکەمال بەوە نازانم ئەیزانی پۆلیسەکەوێ بگەڕێتەوە و ئەگەر ئەو نوکتە و واقعیش بووە پۆلیسەکە هەر ئەچێت و وەرئەڵێن ئیمڕۆنەی کردو بڵێن هەفتەیەکی هەفتەیە ڕۆژێک کاکەمال خۆی هەواڵی پۆلیسەکە لە وەڵا قوربان ئەمری خوای کرد تێگەی یعنی شت ئاوا بوو مەجبور چییە کرد ئەشیزانی لە بوارانە من شارەزایم هەیە بواری مالی بواری قانونی ئەو بوارانەی کە بڵێن اختصاسم بووە ئیزبارەکانی دانام و کاکەمال بنووسە باشە کاکەمال بنووسە مداوەلە کاکەمال بنووسە بوویە بە لوجنەی مختص تێگەی کە ئەچووم ئەوەنگە ئیزبارەی بەرز کردوانی عەسران دوای داوام و نانخواردن و ئیسراحەت ئینجا شتەکانی بەڕێکرد ئەینا لای خۆی وایە هەر کەڵەکە بوو هەر کەڵەکە بوو لەبەرەوە مەسالەوە ئەبێ ئەوەی کە پێی ئەڵێ ئاو پێڵێ ئاەتی قورئان نییە سبەینێکێکڵە فەرموو سەیری کە ڕئیسی وزرا بۆ چی موافقەتی کردووە لەسەر چی موافقەتی نەکردووە گوێ لێیە لەبەرەوە مستەشار کاڵێ ئیستیشارەکەی ئەبێ وەختێک ئەو ئیستیشارە بە دۆ بکە خۆی نەیزانێ و ئەوەی ئیستیشارەکەشی پێەکە شارەزا بێ لەو بوارە ئێزا منی وەزیری هێن وەزیری زەراعە مەوازیعی بەیتەرە هەیە لە بەیتەرە نازانم من لەبەر ئەوە ئەبێیەکێ بۆم شارە بکە وەزیریش ئەبێ ئەوەنگە سەقافەتی هەبێت تەفەهوم بکە لە شتەکە بگە سەریع البەدی هەبێ مەسا مامجالێکێک بوو لەوانەیە کە بۆت بازەکرد تێئەگەی و مناقەشەی ئەکردی کەواتە مامۆسایەکێ لە کارە باشەکانی ژەوەیە کە ئیشی ئەمڕۆ نەخەیتە سبێنێ و بەردەوام تەبعاً ئەو ڕۆژەوا بوو مەسەلا چ من چ وەزیر دوای هاتنەوە ماڵەوە و ئیسراحەت و ناخواردن زیاتری باسی ڕۆژانی هاوینەکەم و لە زستانی شەهر هەبوو ئاهاتینەوە دائیرە تا سەعات 8 سەعات 9 ئەو وانەی فریانە کەوتبووی ئەوانەی پێویستی بە پێداچوونەوە هەبوو ئەوانەی پێویستی بە ئەوەلیات هەبوو ئەوانەمان تەواو کرد ئینجایتر ئەڕۆشن بۆ ئیسراحەتی خۆمان لەگەڵ کاک عەدنانە ئەی مامۆستا و کاتە سەرچاوەی دارایی کوردستان کوێ بوو لەکوێوە پارە سەرچاوەی دارایی قوربان سەرچاوەی دارایی لە گومرگ بوو بەڵێ ئێمە لە پارتیژ ملیۆنێک دینارمان وەرەگەر مەقابلی ئەو
کارەبایی کە ئەمانانێ بەڵێ خەتێکی کارەبامان لە هینەوە هێنا لە ینی کاڵم هێنا ئێمە نایانی حکوومەت بەڵێ لە دەربەگین خانەوە هێنای ڕەتی کرد بە سلەیمانیەوە کارەباکەی دەربەگین خان و لە سلەیمانیشەوە بە حەموود ئەچوو بۆ هەولێر بایی تقریبا ملیۆنێک بوو بەڵێ ڕۆژانەش لە سەعات 9 لوجنە ئەچوون پارەی گومرگە هات بە پەردا هات ئەمانیان حسێبە کرد سەیی پەنجاوێکی بۆ حیزب بوو بەڵێ سەیی 49شی بۆ حکوومەت بوو ئەو شتەی کە کوتم کاک بەرهەم و کاک دارۆ و کاک نەوشیروان منیا بروەلای مامجال ئەوە بوو هەڵی جێڕینەوە سەیی پەنجاوێک بین بە حکوومەت 49 بین بە حیزب مامجال بۆ هەموو شتە تەساهولیە کرد بۆ ئەوە نەیە کرد بەڵام زۆر بەهێمنی و هادیئی تێمگەیان حتا ئەوەم بۆ نووسیوە مەسەرێکی عەرەبی بوو بۆم نووسیوە ئەڵێ مامە گوێم لە زەنگی خەتەرە یعنی وای لێبێ ئێمە نەتوانین هیچ بکەین تێگەی پارەکە بەشمان نەکا اینجا ئیتروتی خۆچی بە باشزانی ئەوە بکە ئەوەی بۆم گەڕایتەوە لە لەقەی پێشەوە باشە مامۆستا ئەوە مەوریدەکە ئەوە بوو لەگەڵ وردە زەریبە و مەریبە و شتانە باشە مامۆستا ئەوە کێ بڕیاریدا بوو کە لە سەدا پەنجاوێک بۆ حیزب بوو لە ئەوە ئیتر متعارف بوو پێش من کە چوون بۆ مالیەوە بوو ڕۆژانە پاریان ئەهێنا بۆ بانک لە بانکی هەرێم هەبوو ئەوەی هین ئەوەی چۆ بەڵێم ئێستا ڕۆزەم هەر بانقە بانقی مرکزی بڵێن بە مەساوی ماقی مرکزی عێراق بوو ئەوە لەوێ بە ڕۆژ ئەو فەردانە هینەکرا لوجنا بوو هەمویان حسابەکەرا بە سەفتە و ئەنێرا بۆ خەزیێنە ئیتر لە خەزیێنەوە سەربە بوو ئەو سەرفیاتانەی کە موافقەتی قانونی تیا ئەکرا لە خەزیێنەوانێ چەکەکرا و چەکەکە وەزیریش ئیمزایە کرد وەزیرێکە ئاگاداریم چونکە چەک قانونیەتی چەکەیە ئەو چەکە کە ئەچوو بۆ ئەوێ نەوەکو تەزویر بکرێ شتێ بکرێ وەزیر خۆشی ئیمزایەکی لەسەرە کرد کەی هەستکرا لێرە کە گەندەڵی ئیتر دەستی پێ کردووە ینی ئێوە چۆن ئەو تاریخا گەڕێنەوە بۆ کەی هەر لە سەرەتاوە گەندەڵی دەستی پێ کردووە نەتوانراوە بنەبڕکاوە ئەو شتە جوابەکەی هەر بە کەلیمەیە دوو کەلیمە نابێ مۆزوعی گەندەڵی دەرکی پێکرا وردەوە 2720 راپۆرتمانە بوو راپۆرتی وها بۆ 400 پەڕە بووە راپۆرتی واشە بۆ 5 پەڕە بووە ئەخرەوانە هەری سەردەمیەوە بوون یای پێشتری نانەهی پێشتریشی تیا بووە پێشتریشی تیا بووە لەبەرەوە ئیتر وردە فێربوون سواری ئۆتۆمبیلی چاک بن و خانووی چاک بکەن و ئەو دیکۆرانی لە خانووە ئەیکەن لە ماڵە مەسئولینی قەدیما نەبووە و بڕۆ بۆ سەرسەنگ سەریە و قەسە بکە کە مەلیک فەیسەڵ ئەچوو هاوینان ماوەیەک لەوێ مایەوە ڕاویشانە کرد لەو مەنتەقەیە پایەیەکی هینەکانی ئەمان قەسەکانی ئەمان 100 قەسرەی مەلیکیێنە مەلیک فەیسەڵی دووەم تێگەی وردە خەڵکیان خۆشە کرد خۆشە تروای لێ هات کابرا بە ناوی خۆیەوە ئەچوو شتەکەی ئەکرد سەبقەکەی ئیمزا کرد خۆی نا ئەو کابرایی کە لە ژێرەوە دەستی دوام وەکیلێتی وەردە ئەم مەسئول ئەو مەسئولی ناسان ئەو مەسئول ئەوی پێناسان ئاوای ینی مامۆستاتەوێ بڵێ ئەو شتانەی کە کراوە بە پارەی موچە نەکراوە بە موچەی خۆیان جوانە سوالەکە بەڵێ لە دانیشتنە یەکێک لەو دانیشتانەی کە بتم لەگەڵ مام جەلالە بوو بۆ مۆزۆعی ئەو گەندەڵکارانە کە بۆم بازی کرد کێن و چیەکەنەوە ناوە دەبرد مامۆستا بەڵێ بۆ ئەو ناومە برد ئەم گوو مامە ئەم کابرایە مەعاش وەرەگرێ ئێعتیباری ئەکەین
بە هەوای خوا ئەژی خۆی و ماڵ و مناڵی دەستکاری مەعاشەکەی نەکردووە تێگەیشتی مەعاشەکار کۆبۆتەوە ئۆتۆمبیلی بەنزینی جلی بەرجی خواردنی هەموو شتێکی لە هەواوە بۆ هاتووە لەو ڕۆژەوەی مەعاش وەرەگرێ بە دەقیقەیەک زەربیەکەین ئەزانین چەنی وەرگرتووە بزانین ئەمە دوو پای خانۆکەی تابێ ئەی باقیەکەی من ئەینە لەهوو ویسوتە من ئەینە لەکە تێگەشی ئەڵێن ئەی باشە کاکە ئەمە تۆ مەعاشەکە مەساس 2 ملیۆنە وەرگرتووە تا ئێستا 3 ملیۆنە وەرگرتووە لە باشە ئێمە 20 ملیۆن دەینێ بۆ خانۆکە بمانەرێ گەلێ یاخود ئەو فەرقەی کە لە بینی مەعاش وەرگرتن و سەرفیاتی ئەو خانوویە کە دروستی کردووە لەکوێوە هێناوتە ئەگەر لە باو باپیرتەوە پارەی زۆرە وات پێێتەوە ناتوانانی و درۆی پێ چۆنگۆ داری تاپۆ چین معلومە تۆ چیت و ئەرزێک چەند تل بە تلیانی بێ لە 50 کەسەوە تایەتی ئەمە هی جەلالە جەلالی عومەرە عومەری محەممە هەتاکوونێ ئەچێتە سەر ئەوەی ئمڕۆ باش گوێ لێ ئەی ئەمە لەکوێنە مام جەلال هیچ وەڵامێک شتێکی مناقەشەیەکرد گوێ لەبێ کاک مەسعود زۆر ئیمانی بەهین نەبوو بە چاکسازی نەبوو بۆ چونکە ئەیگو ئەمانە هینیان کردووە لەگەڵمانە یعنی شەڕیان کردووە تەسحیان ناوە ئەوانە ئەوانە و مامە کاک مەسعود ئەمە جیایە ئەم تەقدیرە جیایە ئەو مەحاسەبەیە جیایە چەند جار ئەمەم پێوتم تومە مەسا کاک مەسعود طبعا جەنابە ئەکید بیستوو تا ئەگەر شارەزار نەبی دەوڵەتی عوسمانی دەوڵەتی سەفەوی دەوڵەتی ئەیتر ئەوانەی کە لە تاریخەوە لە ئیمبەراتۆریەتی تاریخی بەشەرەتیا بوون کە کەوتون مەجموعە ئەسباب هەیە ئێمە لەبەرمانە کرد ئەسبابی سقوتی دەولەی ئەمەوی 1 2 تا 20 تا 30 تا 15 ئیتر تا ئەو دەرەجانە سەبەبی یەکەمی سەرەوە تەفەشل فەساد الئیداری یعنی بەڵاوبوونەوەی فەسادی ئیداری ئەو دەوڵەتی ئاوا لێکردو ئینجا 2 هەموو 3 هەموو 4 ئەوانە ئەمە زۆر خەتەرە تا زۆر فریایی ئەم فەیەزانە بکەوین ئێستا لە گەڕێکێکی بردووە پاش ساڵە 2 ساڵی کە 3 گەڕێکی گەژەبە تێگەی نانەکرد بەڕاستی نانەکرد هیچیان نانەکرد ینی شتێکی کەش ئەوە قسەی کاک مەسعودە ئەیگوم خۆم ناکەم بە گۆربەچۆف مەبەستی چی بوو گۆربەچۆف ئیسلاحی نەکرد لە هین لە رووسیا ئەی رووسیا بەچی بووە تەفکیک بوو بۆ 12 جەمهوریە ئەیگوو هین یعنی مەترسی لێکدابڕان و عاجزبوونی ئەمانە و تەمان کە تۆ هیچێک باڵنکی تو حسابی لەگەڵاکەی پێی خۆش نییە یا خۆ نایەتەوە پارەکە یا خانۆکەی هین ناکرێ ئەویش ئەو دەسەڵاتەی نەما بوو ئەزانین چی کاوە کە باسی ئەو شتم لاکەن زۆر دڵم پێی تەنگ نەبێ چونکە لە کاتێکین زۆر زەحمەتە مەعالەجەی ئێستا لە بیدایەتە وەکو سەرەتان لایەکی لەشی سەرەتانی تێ ئەی برن و ئیتر یا هەڵناتەوە یا هەڵیش باتەوە ماوەیەکی دوور دێر بەعزێ کەس کە پێی ئەمرێڵن بەخوا تازە چاری نییە چونکە بڵاو بۆتەوە ئەمەی ئێمەش تقریبەن من شخصی خۆم لە حیاتما متەفائلم بەڵام بۆ مۆزوعی چاکسازی متەفائل نیم کاک جەلال تۆ ساڵی 2002 تا 2011 سەرۆکی دیوانی چاودێری دارایی بەڵام زۆر تەکلیفیان لێکردی بۆچی قبوڵن ناکەت هەتا مام جەلال وەکوڵێن نەهاتە سەرخەت لە دیوانی چاودێری دکتۆر بەرهەم ڕەیسی وزەرا بوو دکتۆریش دائیم و دەرەم خوا سەلامەتێکە لە کۆبوونەوە شتووەوانە شاکە ئەو قسانە ناکرێ کەرێک و جەلال مامی گەورەمە بەخوا کە ئاوایە کراوە جەماوە دانیاوەیە بەخوا کاکە من ناتوان بڵێ منە ئەو بڵێ تێگەی منیش کاکاوە ڕۆژێک لە ڕۆژانی یەک شتم بۆ خۆم داوانە کردووە لە ژوورەکە نووسیومە یەکون المەسئول قويا إلى أن يطلب شيئا لنفسه واضحة
ئەڵێ مەسئول تا ئەو دەقیقەیە بە قووەتە کە داوای هیچ ناکا بۆ خۆی کە داوای شتی کرد زەعی بەبێ لای سەر و خۆی تێگەشتی کاک عەدنان درۆژمێکی تریشت ئەویشە پێڵێ کاک عەدنان ئەوەی دووهەم بوو ئەوەی بۆ منێ هەڵواسیوە ئەڵێ السخاء أن تكون بمالك متبرعا وعن مال غيرك متورعا لدينا ئەڵێ فڵان کەس پیاوێکی زۆر عالی جەناب و وەریعە ئەڵێ شەرم یا سڵ لە سێبەری خۆیە کاتەوانێ وەریع ئەوەیە کەوا ئەو کەسەی کە پیاوەتیەکە و سەخاوە دەکا و خێرەکە لەسەر حسابی خۆی بیکە نەک لەسەر حسابی خەڵکو لەسەر من خەڵکەکەم کردوو بە پارەی حکوومەت و بە حکوومەت لەبەرەوە یعنی ئەگەر کە کاک عەدنان هاتەوە ئەنگوو کا عەدنان ئیتر مێلوورەکان بۆنی شەکرەکەیان کرد کڵۆ شەکرەکە و نێ مێلوورە شەکرێ بکەێ لە جێگایکاتشن هەمووی ئاهات بۆ لای هەمووشی سەلام عەلەیکم بۆ پارە بوو هەمووی بۆ پارە بوو کاک عەدنانیش دەستی نالەرزی لە پارە دڵی خەڵکی ڕازیە وەڵڵا کەس نەبوو بێ بۆ لای داوای پارە بکە ئەو بڵێنە کاک عەدنان قیەمی خاصی خۆی هەبوو لەو قیەمانە مەسەلا باسی یەکێکی بۆ کردم کە لای باوکی بووە یا لای باپیری تەقاعود بووە تەقاعودی تەعزیە بووە ئەو ڕۆژە کە یەکێ تەقاعود بوو بێ لە مەزدەری مەعاشی ئەسڵی خۆی بکەی ئەخێ تەقاعودی تەمان کەمتر وەرەگرێت لە مەعاشی خۆی ئەم کەسەی کاک عەدنانی تر نازان بە حەقیقەت یا باپیری بۆ یا باوکی بووە هەتاکو نیە ماوە ئەو مەعاشی یاوەتێەوە وەکەئەنەهو تۆ تەقاعود نەبووی هەر لەسەرین ماوە کاک عەدنان لەسەر ئەو سیرەیە ئەڕۆی من ئیمانم بەو سیرەیە نەبووی تر کەسەی و ئیمانی خۆی منم وو کاک عەدنان وەڵا ڕۆحم بەسەر دینارێکی مالیەوە دەرئەچێ یعنی حسابی بۆکەم اینجا ئەوەی ناکەم ئەوەی بەخواجان ڕۆحی هیچ دەرناکەم من بۆ بڵێن پارەی وەزارەتی مالیە پارەی میلەتەوە بار بڕاتەوە بۆ میلەتەوە ئەم گۆ ئاخرەوەی کاگاتە لای تۆ شتێک وەرەگرێ یەکێککە هەیە لەو ئیحتیاجەوام ناگاتە لای تۆ تێگەیانی ناگاتە لای وەزیر و ژووری وەزیر و ئەمانە لەبەرەوە وابوو بەڵێ مامۆسا ئەوانەی ئەو ستافەی لەگەڵە بوو خۆت دیاریتکردنیان بۆ پێش من دیاری کرابوو قەد من کەسم لا نابەرکە چوومە جێگایەک هەیانگوو پڵان وایە و فیسار وایە چ لە ئافرەت چ لە پیاو ئەمگوو خۆم عەقڵم هەیە و چاوم هەیە و جۆمەیە با لەگەڵ یابم ئەوا من ئیشی خۆمەکەم ئەویە ئەوراقێنێ ئەوراقە با یەکێک گێنێت یەکێک نایەنێت یعنی ئەوانەی کێت خەبەرمان ئەگەر ڕێکوپێک بۆچی لای بەرم ئەگەر ڕێکوپێکیش نەبێت بە سەی ئەمرداندا بێ لایە بم دایما ئوسوڵەکەمان بەمە بانی داوام نەکەی تێگەی مدیر عامە مالیە کردووە زۆر باشە مامۆستا پشوێگەین و درێژە بەخسە باڵێ باش دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرەدەین لەگەڵ مامۆستا جەلالی ساماغا کەس لەسەر مەسەلەی گەندەڵی و شتیوە لە ناو دیوانەکەی خۆتانە لا برایە محاسەبە کرا ڕەنگە پرسیارەکە لا برا بەڵێ کابرایەک هەولێر بوو دیری عام بوو ئەوە هەنگشتی کرد منی حەز ناکەم چونکە ڕێکەوتینەوە هادووان پیاک بوو ناونا بۆ عیدیەمین ئەمگوو عیدیەمین شەو خەوە بینێ بەیانی لەسەر حکوومەت تەطبیقیەکە ئیتر بزانە خەوەکەی چۆن بۆ چۆن نەبووە ئەویش نەوعدی تەدەیونێکی هەبوو نیمچە تێکچوونێک تەسەورکە نادم لە مزگەوتی گەورەوە بەرماڵم بۆ هات بۆ ئەوەی کە ئەو هەر ئەو گێتە خەیاڵم باوا بزامی کەشە بوو وەختی نوێژیان نەکرد لە ژوورەکەی من بەرماڵەکان دەرێنە نوێژیانە سەرە کرد و ئەخستەوە جێگای خۆی مەسا ئەوەم لابرد بە شەرتێ باوکی لە هەولێر کوژرا بوو
ڕای کردبوو لە هەولێر نەوە حساباتێکی خۆی هەبوو منیش پێم ناخۆش بوو خەڵک بە ئەوە بنازێ یا فڵان عشیرەتە یا فڵان کوڕی فڵانە کوڕی فڵانە یا فیسار شتی هەیە ئەمانە ئەیگو ئەو ناتوانم من لابەرێ وای لێ هات کاک عەدنان چوتم کاک عەدنان حافیزەوە من ڕۆمیتر نایەمەوە تا کابرای لەوێت کاک وەسەد نەقلی کرد بۆ لای خۆی تر لە دواییشە هەر دینەکە وای لێکرد هاشتی کردمەوە و شتی کردمەوە ئەوانە میش تازەی هەبوو لە هەولێر گەڕایەوە بۆ هەولێر تێگەی کە ڕاشی کردبوو لەوێ وەڵای تر چوومە تاجەکەی و یەکتریمان ماچ کرد و دینیەن تێکچوو شتێک تێگە هەیە لە تاوی ئیسراری دین هینە بێ ئەوش ئەوە بۆ ئەوەم لابرد مدیرعامێکی کەم لابرد کوشتیان لە کەرکووک هی ئەم جەماعەتی ئەوانەی کە دەور و پشتی کەرکووکیاندا بوو هین چی پێڵێن کۆرە ئێرهابیەکان چیان پێڵێ ئەمانەی جا زۆر بن خۆ ماشڵڵا نە ئێرهابی ئەوەی زانم جوندی ئیسلام جوندی ئیسلام نا ئەمیکەی ئەخیر کە ئێستا شەرماش داعش تێگەی ئەویان هین کرد ئەویان کورد ئەویژی گوو من کەرکووکچم بە لاچە حسابی کەرکووک دانراوم بەعزێک مخالەفاتی هەبوو بە ڕەحمە بێ ئیتر وتم بڕۆ خۆ نەقڵکە بۆ احترامن بۆت کە ئەم ماوەی لەگەڵ مابووی خۆ نەقڵ نەکەی من ناڵم لێرەوی تر خۆی نەقڵ نەکرد و من نەقڵ کرد هەرا و دوانمێتە خەیاڵ باشە مامۆستا شتێکی تر کە زۆر باسی لێواکرێ و ئێستا شەر وازامەوە مەلەفانە ماون تۆ بۆچی ئەوەندە لەسەر شارەوانی سلێمانی و لەسەر محافزی سلێمانی و ئەمانە زۆر جددی کارە دەکرد لەسەرەوانە شتێکی تایبەت هەبوو یاخود گەندەڵیەکە لەوێ قسەیەکەوە بکەم بڵێ بە شەرەفی خۆم سێمە بۆ خۆم و ئەمە سبینە بڵاو بێتەوە لە سێنی خوارد یەکێ باوکمی کوشت بێ من حسابی هێنم بۆ نەکردووە قینی دائیرە خۆی هاوارە کاشتەکان یەک و یەک جەمع کراوەتەوە حەوت دەکا تومانە بابە یەک و یەک حەوت ناکە دووەکە و پێنجەکە بێ بەگەڕێنی تاوانێت کولی مانگێک 100 ملیۆن دینار 100 ملیۆن دۆلارمان ئێمە گەڕانەوەتەوە بۆ حکوومەت لە چیەوە لە عەمر و زەید سەنگراوەتەوە ینی تۆ ئەتوانی بچی لە دائێرە پارە لێکێ بسەنگی پارەی لا نەبێ پارەی نەخوارد بێ ئێکە سەیرەکەین پارەی خواردووە و پارەی لایە و پارەی قستی شتی لایەوە 2 ساڵە و نایاتەوە ئەمانە ئەوانەمان داوە بە محکەمە اینجا لەبەرەوە ئەوەی کە تۆ باسیەکەی بەلەدیە بێ مەحافەزە بێ هەر جگایکە بێ شتەکان ئەوەنە بە زەقی کراوە تێگەیشتی یاوشمانن بە محکەمە لە 2004ەوە محکەمەمان لێگرتووە زای چەند ساڵەکە 20 ساڵەکە تقریبن 20 ساڵ 90 ساڵەکە باشە تا ئێستا محکەمەنەی هین کردووە بۆ چونکە مەسئولە مەسەلە تێگەی بەڵام من 1000 مەسئولیان بەعانێ ناکڕی ئەستا من وەکو نەزعەیەکی داخلی پێشم خۆش بوو ئەم ئەی بچم لە فەراشە بنووسم بچم لە کاتبێ بنووسم لەوانەش هەر ئەنووسرا زیای حکوومەت هەرە بوای وەربگیرایەوە بەڵام هیوا هەبوو خۆی بە ئەبوو جاسمە زای نێزانی من خۆم لەو بە ئەبوو جاسم تەرەزام ئەگەر بێتە سەر ئەو حساب و کتابە اینجاوە لەبەر ئەوە لەوانەمان ئەنووسی زۆر بە زەقی خۆ زۆر جار ئەو مانگو ئەمانگو خۆدائیرەی کەش هەنگۆی خۆدایری کەش هێوانگو بابە هەم خۆی خستۆتە سەر مەسرح جواباتە و لە جەریداش دەنووسێ تێگەی ئەجینا خۆ وەکو ئەوانی کە چۆن داواشم کرد کە پەرلەمان قەرارێک دەربکە ئەوانەی کە هینە ئەوانەی کە لەسەریان ئەنووسێ پاش ڕۆیشتنی ساڵێک بەسەریا سەحافە بۆی هەبێ بێ تەماشای فایلەکان بکە موافقەتیان نەکرد و ئەوانیش ڕاستتر بوون بۆ چونکە لە خارجیش
هی ناکرێ ئەوە لەگەڵ مافی مرۆڤە ڕێک ناکەوێت على ئەساس ئەوە تەشیرە. ئەگەر تۆ ناوەکەی بە ڕەمز نووسی عین جیم کاف نەینووسی خەڵک لە چۆ زانێ عین جیم کاف کێیە کابێ هەر بە نهێنیەکە بڕوا باشترە بە شەرتی حکوومەت ئیجراعات کا بەڵام حکوومەت نەیەکرد ڕەفاقەت و ڕەفیقی شاخ و ناخ و نازام ئەم قسانە ئەهات بۆ یەکتر تەبریریانەکرد و اینجا نازانی چی تەوەسوتاتم پێکە اینجا من تەحەداشمە کردن ئەمگوو من بە تاقی تەنیا بووم ئەوسا کچەم لا نەبووە ئەمە نەبوو ئەمگوو من بە تاقی تەنیا لە ماڵەوە پەنجەرەکانم زۆر گەورەیە بە نووکە کلاشینکۆڤێژ هاڕە کات و ئەو کەسەی تریێتە ژوورەوە بە ئارزوی خۆی ئەیەوێ کوژرێ شت بێ ئەمانە بەڵام هەر تەحەدایانەکەم ئەوە خۆم ڕێگایان بۆ دانم وەختی خۆی 16 قەرارەکەی حکوومەتی هەرێم کە دەرکرا زۆری درایە پاڵ من کە منی لە دواوە بووم من جەماعەتێکاتن خەتەی ئیختیارەکەی خۆمم بۆ دانان وتم بەم نەوعە ئەتوانن من بە ئۆتۆمبیلی خۆمە چووم بۆ دایرە ئۆتۆمبیلی حکوومەتم قبوڵ ناکە لە هەموو ماوەکە ئەم عوسمانی حاجی مەحموو ئەیگوو بڵێم چی قبوڵی حیمایە ناکە ئەوە هیچ حیمایەم وەرنەگەر ئۆتۆمبیلم وەرنەگەر سایقم وەرنەگەر ئەیگوو ئەگەر حیمایە قبوڵ بکات لە ماڵی خۆیانەوە بەروە ئەو بەری جادە بۆ یەکەم بە حیمایە تا خۆیەکا بە وەزارەت هاوتا وەزارەتەوە خۆی کاتەوە بە ماڵە بەڵام ئیتر ئاوا تەحەدامەکردن ئەمگوو بەیانیان نییەم سایرە گەرمەکەم سایرەکە مێنمە دەرەوە دائەبەزم دەرگاکە داخەمەوە سوارمەوە ئەو جادەکە نیهایەتی ئەگەر لە حەزە کردوێت چاڵە ئەتوانن چاڵەکە خۆیان پشارنەوە تا من نیەمە دەرەوە ئیتر لەبەر دەوی مەرمای فیشەکیانم ئەمانم بۆ بازەکردن بەس مامۆسا بە فیعلی بە کردار بەڵێ هەڕەشەت لێکرا هەوڵی کوشتنت چاوە لەبێت کە نە هەڕەشیان لە دەستەکانە کرد دەستە هین بوون ئەوانە بوون کە ئەچون بۆتە 23 دەستەمانە بوو ئەچون بۆ تەدقیقی دەوایر مەسەلا جارێکیان لەسەر مەحافەزە نووسیان کاغەزیان بۆ فڕیان کە کاغەزیان بۆ فڕیان ترسان چەند کەسێکیان هیچیان ژن بوو مناڵیە بوو مناڵەکان چوبوونە بەر دەرگا و ترسا بوون کە و تەهدیدە هاتەوە بۆ دایکیان هێتەوتم بابەجان دەستەکەم بان کرد وتم حەزەکەن خۆم لە پێشتانەوە ڕۆم خۆم لەوێ بم تا تەواو هینەکە تەواوکەنیانی تەدقیقەکە تەواوکەن یاخود ڕێگا نادەم یەکێکی ترسنۆک زەنگەقی ئەوانی کەشبەرە دەستەیەک یا سیان بوون یا 5 بوون یا 7 بوون مەسا ئەنجومەنی وەزیران ئەو حەقیقەتەی دکتۆر وەرهەم بڵێم کە بوو بە ڕئیسی ئەنجومەن وتی جا لەبێ دەستێکم بۆ بنێری من یەک ئیمزا ناکەم ئەگەر ئەوان ئیمزام لەگەڵانەکەنین بزان قانونیە ئیشەکە جێ لێە لەبەر ئەوە خۆشم تا حەدێک وەکو بڵێ معنەویاتم مابوو بە دەستەکان چونکە تۆ بتەوێ و نەتەوێ ڕئیسی دائیرە دەوری هەیە میلەت سەیری سەر و خۆیەکە مەحاسیبە سەیری مدیری حساباتەکە مدیری حسابات سەیری جێگری وەزیرەکە بزانێ مێبازە مێبازیەکە بزانێ دزە دزی ئەکاڵێ ئەو بۆی کە من بۆ نیکەم لەبەرەوە سەر زۆر مهمە هەر بۆیە کورد دەڵێ هەر سەرێکە 1000 سەریە نییە هەر 1000 سەرە و سەرێک نایەنێ تێگەی زۆر مطمئین بوون دائیرە ئەی مامۆسا هەوڵی ژار خواردنی تۆ کراوە ئەوە کرا بەڵێ ئەوە کرا ئەوە تۆ دیوانێ نەدیوە من نەچوومە دیوانی چاودێنێ دیوانی چاودێری ئەو دائیرەیە بوو کە بە تاقی تەنیا من هینم کرد ئەخە من لەگەڵ نەوشیروانی شابە ڕەحموو بێ 3-4 مانگێکیش قسەمان نەبوو لەسەرەوەی داوای بیناکەی کرد و مامجا لا بووە ئێمیژەم گوی نایم تێگەیشتی چەند هێنای و بردی و شەوێکیان لە ماڵی خۆیان داوەتی بۆ کردم هەر من و خۆی و حەمە تۆفیق بوو داوەتی دانیشتن و ئەمانە بەڵام مۆزوعیش بیناکە بوو
وتم کاک نەشیوان ڕەمە داوای چاوم بکەی بەدەمیان بەڵام ئەم بینایە هی من نییە ئەم بینایە لە ڕئیسی وزەراوە تاکوونێ ئاخر کەس یەک بینایان نییە هی خۆیان هەموو لە بینای ئەوانیکان ینی بڵێن بەلەدێ لە بینای وەزارەتی بەلەدیاتا بووە وەزارەت نا مدیرێتی عامی بەلەدیاتا بووە مالیە لە چەند بینایەکا بووە کە هەر وەختی خۆی زمانی پێش ئینتیفازە لەوان نابوون وتم یەک وەزیر بەردێکی نەخستە سەر بەردێک من بینام دروست کرد جاوتی باشە پارەکەی دەینەوتم پارەکەی ئەم بە 10 ملیۆن کردومانە بە 20 ملیۆن نژێساوە ناکرێ دومینی تۆ خۆت دژایەتی ئەو جیاتانە کردووە کە چوونەت بینای حکوومەتیان داگیر کردەوە بە تەمام ئەساسەکەش بەرێ کردی بە هێن بە نایچێ بنکەی کورە هێن ئەو ڕۆژنامەی ڕۆژنامە تێگەی ئەوان چوونەوە قاتێکیان وەرگە قاتێک و سەربانممانێ پاش تەدەخلی مام جەلال و عومەر فەتاحونە هەنگۆ لە جیاتیەوەی ئەوە بۆ منەکەن کاکە من داوای تەقاعودم کردەوە تەقاعودم کەن حەزەکە بیکەنەوەتەویدا من ئەوەنە مەسئولم بۆ ئاونە کە ئێستا سەرۆکی دیوانم کە سەرۆکی دیوانەمام ئیتر چی لێکەن لێ بکەن مامۆستا شتێکی تر هەیە کاویژەوەی ئەڵێن لە دیوانەوە هەندێک جار بە مەبەست هەندێک زانیاری گرنگی نهێنی دراوە بە ڕاگەیاندنەکان بە تایبەتیش ڕاگەاندنی یەکێتی بۆ ناوزڕاندنی خەڵکو و بۆ چوزانم شتیوە هەبوو نیهائیە نەبوو بەڕام ڕاپۆرتی ئێمە کڕاوە بە زۆر چۆن کڕاوە جەنابێ لە وەزارەتی ئاوەدانکردنەوەی ئێمە کە لەسەر ئاوەدانکردنەوە نووسیمانە ڕاپۆرتەکشمان ناردووە بۆت ئەڵێن ئەوە کرانی خەڵکی ترەوەیە کرد عەرزەکەم لە وەزارەتی ئاوەدانکردنەوە مشتریان هەبووە ئەوەی کە دژی وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەو ڕاپۆرتیان کڕیەوە بە 10,000 و بە 20,000 و بە 90 ئەینا دیوان خۆی بیکاوە خیانەی ئەمانەیە بە هیچ جۆرێک ئەی سۆنگی یاسایەکەمان هەیە لە کتێبەکە بێخێنەرەوە کە ئیفشای معلوماتی دایرە نەکەین یەکێ لەو مامۆسا ئەوەی باست کرد پاسەوان وشتی و تو هەر قبول نەکرد لە کاتێکە کە بە یاساش حەقی خۆت باڵێ تاوان وەزیر بووم وەزیر حەقی 8 پاسەوانی هەیە حەقی ئۆتۆمبیلی هەیە حەقی شۆفێری هەیە باشە مامۆسا خۆ تۆ سۆپەرمان نەبووی ناترسای ئازادێ بن من ئەزای چۆن کاکاوە ئەوکو پێم وتیوتم عەرەب مەسەلێکی هەڵێ عوزو بالله من کەلیمەت ئەنا من ئەی بەخۆم بڵێم بەڵام من یا ئیشێ ناکەم یا کە کردم زۆر ئازامتیایە حساب بۆ هیچ شتێک ناکەم تێگەی هەر ئەوەنگە بەجارێکم گو گۆشتی من تاڵە بە هەموو کەسێ ناخورێت تێگەی هەرەوەڵا ناوەڵا حسابم بۆ ئەنجاگەر حسام بۆ بەشەر کردایە لە دایرە مەخبەرێک هیلمان هەبوو پۆلیسوانم و پۆلیسی کۆمرێک هەر هەفتەی پۆلیسێکم هێنا لەم ژوورە بنوێت و منی خۆم لە ژووری سەرەوە بۆ مەحافەزەوان قوبوڵم نەکرد مامۆسا کاتەکەمان خەریکە تەواوە بێ بەس با ئەو پرسیارەش بکەم ئێوە چاودێری حیزبەکانتان نەکردی هەر چاودێری عەرزم نەکردی شێخ بایز بوو بە مەسئولی چاودێری حیزب چونکە لە حیزبە چی یارمەتی و ئەوانە هەیە تێگەی بەڵام لای ئێمە هەتا من لێ بووم یارمەتی چی یەکێک نووسێت و یەک و یەک حەودەکە چۆنی لە قوبڵەکەم بۆ یەکەمەوە بە 2 پێنجەکەشی لێ سەنگەوە لە مەعاشێ سەنگمەوە لە ئەملاکێ سەنگەوە یعنی مدیری دایرەیەک نەزانم مەخوازام جاری کە بۆم باس کردی ئەومان نەخستێنەوە مدیری یەکێ لە دایرەکان لێمان نووسی لێمان نووسی و تۆ بۆەوەی سێفاری کرد و شتەکانی گەڕانەوەمانە ئەو 6 مدیر عام هەبوو لەگەڵ جێگرێکە
ئەو مدیر عامەی کە لە جلێکی سەر ئەسڵا بوو لە جەریدا کوردستانی نێوانە بزانن لەوانە چ مقابلێکی کردووە هەر ئەوەی سەری دەرخستووە یعنی ڕسمەکەی گیراوە لە جەریدەکە ئەم کابرایە چۆ بە مەقەس بەڕێوێتی سەرەکە خستێتە ژێر شوشەکەەوە ئەو قسەی بۆ ئێمە ئەیگوو کە پەنجە و دڵم ئەچێ بۆ مخالفە سەیری ڕسمەکەکەم پێم ترسێنە ئێمە حاڵەتی خۆم یعنی وای لات بوو حیمایی داوائریشمانەکەی و کاکە بەخوا تااقەتی دیوانی چاودێریمان هێست بینێت لێمانە نووسێ لەبەر ئەوە ئەمەی کە تۆڵی وا نابێ ئاوابێ ئاوە بوونەوە ئەی مامۆسا و بەرپرسانە ینی کە تۆ لەگەڵیان دانیشتوی شتێک بازەکەی تۆڵی ئەڵێ یەکێ لە بەرپرسەکان دیارە ناوی نێنەوە بە توێی و تۆ توێتی جاران کە ئاچوون بۆ تازەیەک بیستی کە زەبەرمان هەڵەسا ئێستا کە ئاچین ئەوە کاک ئەمات پێیوتم ئیماد ئەحمەد ئەوە ئەو بوو هەرەوەڵا ئەو بوو باسی ئەوم کەوتم بۆ هاتان لە خۆتان کردو بۆ وڵی اینجا ڕازەکەی تازە دەست دەرچوو جاران ئەچوین بۆ تازەیە 20 کەس لەبەرمان لەسا ئێستا 2 کەس پێمان ناڵێ بە خێربێن ئەی چۆناوانە هەی تۆ چیت پێوت مامۆستا هیچ پێنەوت گەل خەڵک ینی ئەوەندە من قسەی خۆم هەر کردووە بەڵام خۆشەر نییە ئیتر لەوە زیاتر ئەو قسەیە بۆ من ئەکا کە من ئەڵێم گەندەڵی هەیە و میلەت ڕازی نییە و میلەت گۆڕابوو بەرامبەرەوانە ئەوان گۆڕابوون بەرامبەر میلەت ئەوەم بە کاکۆسەر بوو بەڵێ کاکۆسەر و تیجارە کە هاتینەوە لە بەردەجی سەرەوە منیان خستە سەر شان تا گەراجی ئەسحاب سپێزای گەراج ئەو مەسافەیە وتی من هەر لەسەر شان بوو وتی ئای بۆ ئەو ڕۆژە وتم کاکۆسە ئەی فکرتە کە چوین بۆ ناو بازار چیان بۆ کردی وتی ئاپ کردمە وتی جەلال ئێستا یەک تەقسیم سەی ئەوم بۆ ناکەن وتم کاکۆسەن ئەو میلەتەی هەڵی گرتیت و ئەوەی بازاری زێوەرەوەی شەقاتێکە تا بەیانی منەمانە باسکەم تاوە نابێت وتم ئەوانی کە هەڵیان گرتیت ئەوانی لە بازاری زێوەر نا بازاری شوشەواتە ئەوە بوو لەم بەر بۆ ئەو بەرە هاتن و خەڵک بە دوامانەوانە من و عەدنان و کاکۆسەتیش بوون کاکۆسە عەمەلیاتی کردبوو لە ئەمریکا باسەوی کە چۆن ڕەدی خەڵک باتەوە کە هەواڵیان پرسێ و تەلفۆنەکە لەوە مۆزوعەکە کرایەوە وتم کاکۆسەن ئەو میلەتەی کە هەڵی گرتیت و ئەو میلەتەی کە ئاوای بۆ کردی لەو بازارە هەر میلەتەکەی دوێنێیە میلەتەکە نەگۆڕاوە ئەوەی گۆڕاوە تۆ گۆڕاوی میلەتیشی لەگەڵ خۆیان گۆڕانەوە ئەجناتە تۆ کەسەتەکەی ئەو ڕۆژەی بەڵام ئێستا لای میلە دوانەماوی تۆ خۆ گۆڕیوە کە بەشەتی ئەوانیش ئەو ئێعتیبارەی ئەو وەختانە بۆ نەکەن دەخۆم هەموو شتێکم بێ خۆ شەرم لێ ناکردن برا من بە عومریشداوە من مالی چلویەکەم ئەو ڕۆژێ و قسانەمە کە عومرم 80 ساڵ بوو تازە من بە 80 ساڵێ پترسم من ئێستا بەعزە شتێکەیە ناوێرم یانی نەک ناوێرم تااقەتی گلی و گلی کاریم نییە خاستن مەسا ئێستا مەئاخذم هەیە لەسەر هین لەسەر زۆریان مەسا لەگەڵ کاکێنێچیرا کە من چووم قسەی تەواوی خۆم کردووە هەر ئەم قسە ڕقانەشم کردووە بەعزێکی شانیان گویان گوت جەلال بێدەنگە بەخوا هەر بە قسەی ڕقەوە جوانە ینی ئاوا بێدەنگ بێ و قسەنەکانە هەمووشی کاکاوە بۆ ئەوە بوو نەگەین بەمە ئێستا تۆ ئیسیقالەکەی من بخێن دە تۆ کاسی فکرم خەرەوە بدەمێ ئیسیقالەکەم 36 پەڕەیە ئەو لە 2000 سوورانی 15 ساڵە بێ زیاتری 2011ەوە بزانم وانە نا پێشەوە پێشەوە کردوم ئەدەمێ شاندەم پێم بڵێ نوسخەیەکە گوێ لێ لە کتێبە ئەسڵەکەشا هەیە ئەوانم هەموو قسۆتە ئەوە بۆی نەکەوتێ ئەوەم نووسیوە حتا لە ئەخیرە بۆ مام جەلال و هەمووان دامانی مەکتەبی سیاسیە ئەڵێم ئەڵڵاهومە فەشهد ئینی قەد بەلەغت خوایە شاهید بە من تەبلیغم کردن
نووسیومان کە لەسەر سنووقی انتخابات دواتان لێ کاملەت و واو کە ئەچی بۆ لای تەماتە فرۆشێ قماش فرۆشێ ئەڵێ ئەم تەماتێ وا خراپە و نایڵیاڵی بژێرم و ئەڵێ ئەگەر تۆ بۆ چاکسازیەکە گەر پیاوی تو ڕازەکەی بڕۆ چاکسازیەکانی سەرەوە چاک بە دزی و درۆزنەکانی سەرەوە چاک بکە منێکی تەماتە فرۆش مەیە حسابم لەگەڵا بکە یا مەیەکی قماش فرۆش تێگەی خۆمانە هیچی نەماوە ئێمە نەیڵین و مەسەلا بەعزە جار نانم بۆ هات لەبەرەوەی بەتەنیا بۆم نانم بۆە کە نانم بۆ هات خۆنانی خۆم بۆ نهات نانی دەکەسیان نەڕەفەکانم مۆزیرەکانم هەموو هێنایە ماڵوانە حتا جارێکە عومەر فەتان لە جێگەی هەم دانیشت بوو گەرما بوو جیپم بۆ هاتبوو هاوین بوو ئاخی جیپە بە هاوین ناخورێت زۆر لێە عومەر فەتاوەتی جەلال ئەوە باشە تۆ کارەبان نییە وەڵات کامەر کارەبا مەیەوە کۆم خەڵکە هینی مۆلیدەوە مۆلیدان هەڵ نەکردەوە و کارەبای بڵێن ڕێکتیژ نییە کوتی اینجا بۆ ئەمان اینجا هەموو جارێکە زۆری لەگەڵ ئامەڵێن دەروێش خۆی حەز لە ماکانی حەز لەم دەروێشیەکە وتمەڵا کا عومەر من لوجنەی کارەبام بۆ ئەوەی کە ئەچمە ناو دانیشتنی لوجنەکەوانێ ئەم ئاوم بە سەر هاتبێتە خوارەوەم عەرەقە و تامی گەرمایی زۆرم کردبێ بۆ ئەوەی کاچمە لوجنەوانێ بزانم چۆن دیفاع لەسەر کارەباکەم ئەما من دایما ژوورەکەم پێنەگوێ بەخوا شعوری پێ ناکەم نە باشە پێ قەزاوی پیا و نایەرەیە قسە بکە خێراقا تێکمان بۆ ئەو شتاکەیت مامۆساژیان ئێمە لێرە ئەم بەڵخێشمان کۆتایی هات سپاس دەکەم کە ماندوومان کردووی لەگەڵمان ئێمە ئەڵقەیەکی تریشمان هەیە و ئینشاڵڵا لەوێش کۆمەڵی بابەتی گرنگ هەیە باسیەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتای ئەڵقەیەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهات و دەبینین و بەخواتان ئەسپێرم. بۆچی خەڵک نەدرایەدا دیگە بۆ چوار وەزیر ناویان بڵاو نەکرایەوە تەسەورکە مخەساتی ژووری حیمایەکانی ئەبردووەی خوارد ناوەکە نەمسم وونای من سەنامی خۆم دێمەیە ئەی وەزیرەکانی تر وەریانەگە هەموو وەریانەکە هەموو خواخواان بوو نەک هەزارەکە بووان کەمە دوو خەتای دووارتاری نووسیمە شەرەبن نیم بە وەزیفەکەتان چونکە من جسمێکی غەریبم لە ناوتانە وتم مامە بەڵام ئەو شتێککە ئەمەوێ پارە نییە وتی ئەی چییە؟ وتم مامە ئەڵێن شێخی دوعایەکی خێرم بۆ بکە تی هەی هوو فایدەی نییە لەگەڵ تۆ و تەلەفۆنەکەی داکە